ئەو هەر زیادکردیان لە بیر بردینەوە وازە زیادکردنەکە بێنەوە لەمانە ناوەشێتەوە زیادکردن لە حکمڕانیە گەوەشێتەوە کە ئەخلاقی تیابێ کە خزمەتی میلەتەکەی بکە بابە بەس موچەکەمان بنێ ئێمە ئەمڕۆ بۆیە هاتوونەتە سەر شەقام بۆی پێتان بڵین فەرقی شەقام و ماڵێکی سارد و سڕ چییە فەرقی شەقام و ماڵێکی بێنەوت و بێپارە و بێ خواردن چییە بڕۆندا کەمەندامەکان پرسن زۆرێک لە کەمەندامان ئەمڕۆ بەتەما بوو بێنە سەر تەلەفۆنمان بۆ کە لە وەڵا پارەمان پێ نییە پاری تەکسەکەیان پێ نەبوو بێنێ ئەمە بەس عیبە تاکەی ئەمە 3 مانگە موچۆی وەرنەگیراوە ئەو کوڕە کاکسەنگەر 100 تەلەفۆنی بواتەوە وەڵی پارەمان پێ نەبوو بێن پاری پاسیان پێ نەبوو پاری تەکسەکەیان پێ نەبووە ئەوەی کە هاتووە بە قەرز و قۆڵە و هاتووی ئێمە لێرە کۆبووینەوە ئێمە پەیامی کەمەندامان بگەینی ئەمە نمونەی هەزاران کەمەندامە لە وڵاتەدا ئەوە بۆ 3 مانگە چێ موچەیان نەدا مانگی 12 وا خەریکە کۆتایی هێشتا موچەی مانگی دە وەرنەگیرەوە نەوتە پێ دەفرۆشن هەموو شتەکانیان کردو بە پارەچ نایەنە ئەوەشی چۆن دابی نەکەیت ئەوەشی کەوەری ئەگری دەبێ بێتەوە بە مۆلیدە و بە ئاو بە کارەبا بەم دەزەدەنەوە بۆ دەستێت وەرەگرنەوە ژێوی ژیانە چۆن دابی نەکەی ڕۆژانە تۆ ژێوی ژیانە من ئیشەکەمە گەریش نەکەم ناشی ئەی بازار هەیە نەوەڵا بازار نییە بازاری چی ئەوتە خۆتان بازارە بێنن چی بە هەموو مێژووی سلێمانی ئەوە بێ ئیش نەبووە